أعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشحاڵم لە وانەی دوازدە لە زنجیرەوانەکانی تەزکیەی نەفس بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ئەوەی ببیتەمای ڕەزامەندی خۆی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوود لێوەربگرن ئینشاءالله. لە وانەکانی ڕابردوو باسمان لە دڵی زەندی کرد و لە پاشەوەش باسمان لە دڵی مردیش کرد بە ناوی القەلب القاسی. ئەوڕۆکە بە ئیزنی خۆی گەورە لەو وانەیە و هەروەها ئەگەر خۆی گەورە تەمەن بدا ئینشاءالله تعالی لە وانەی داهاتووش باز لە دڵێک دەکەن لە نێوان ئەو دوو دڵەیە کە ئەویش دڵی نەخۆشە. دڵی نەخۆش دیارە بەڕاستی ئەوەیە کە بەحەقەت خەڵکێکی زۆر لەو خۆناغەیدا نەخوا پەنامامدا یا ڕەبی دیارە نەخۆشیش وەکو معلومە هەر وەکو نەخۆشی جەستەییش هەروایە ئەگەر بێت و زوو چارەسەر نەکرێ ئەوە سەبرە نەخۆشەکە تەشەنە دەکا و زیاتر دەکا و ئەگەر هەر عیلاج نەکرێ بەرەو مردن دەچی بەرەو قەبری مەیت دەچی خوا پەنامامدا. و دیارە کە دەڵێن دڵی نەخۆش لە نێوان ژیان و مردندایە لە نێوان ژیان و مردن ئەگەر بێت و هەوڵ بدا زوو چارەسەری وەربگری ئەوە بە ئیزنی خوای گەورە شفای لۆ دەنێری. بەڵام ئەگەر ئیهمالی کرد پشتگوێی خست بەڵکو بەردەوام بوو لە وەرگرتنی ئەو ژەهرە کوشندانەی کە دەبیتە مایی مردنی دڵ بە تەئکید بەرەو مردن دەچی خوا پەنامامدا. و ترسناچی ئەو دڵەش لەوەیدا ئەو دڵەیەکەوە شەیطان زیاتر تەرکیزی لەسەر دەکا لەبەرەوەی دڵی مردی شەیطان دەستی خۆی لێ شوتیتەوە ئەوەی کە بیەوێ پێی ئەنجام دەداتن زۆر بە ئاسانی هیچ ئیشکالی لەگەڵەوی نەمایە بەڵکو وەکو بڵێ کۆنتڕۆلی کردیە. و دڵی زەندیش ئەو نورەی کە تێیدایە وای لێ کردێ شەیطان زۆر بە زەحمەت دەتوانێت لێی نزیک بیتەوە کەواتە دەمێنێتەوە لەو ناوەندەی دڵی نەخۆش. زۆربەی مەشغولیەت و خەریکبوونی شەیطان بەو دڵەیە لەبەرەوەی هەوڵ دەدا بیبا بەرەو مردن. ئیتر لێ هەرچەندە ئەو ئینسانە خەریکی چارەسەرکردنی خۆی بی هێشتا هەرکەمە. و دیارە کاتێش کە دەڵێن دڵ نەخۆش بووە یعنی کو نەخۆشە. هەر ئەندامێک لە ئەندامەکان لاشەمان وەزیفەیەکی دیاریکراوی هەیە. هەر کاتێک ئەو ئەندامە نەیتوانی ئەو وەزیفەی خۆی جێبەجێ بکە ئەوە دیارە نەخۆشە. هەر لە بۆ نمونە ئەو چاوەی کە هەمومان دەزانین کەوا لە بۆ بینینە ئەگەر بێت و بینینی خۆی ئەنجام نەدا یاخود کەم و کورتی لە بینینی هەبوو ئەوە نەخۆش. ئەگەر هەر ئەنجامی نەدا معنایەوە مرد. بە هەمان شێوە هەموو ئەندامەکان تریش دڵەکەی ئەو دڵی کە ئێمەش باسی لێوە دەکەین ئەگەر بێت و وەزیفە سەرەکیەکەی خۆی ئەنجام نەدا و یاخود کەم و کورتی لە وەزیفەکەی هینا ئەوە نەخۆشە. وەزیفەی سەرەکی دڵیش بریتێ لە ناسینی خوای گەورە ئەوجا خۆشویستنی خوای گەورە. لەبەرەوەی دەڵێن ناسین ئەوجا خۆشویستن لەبەرەوەی کەسێک کە خوای خۆش نەوێت چونکە نەیناسیە. ئەگەر بیناسی خۆشی دەوێت کەواتە ئەگەر خوای خۆش نەویست دیارە نوقسانی هەیە دیارە نەخۆشە. والحاصل ئەوجا نەخۆشیەکانی دڵ ئەوەی کە لێردا باسی دەکەین بەسەرەکی دەکرێتە دوو بەش: نەخۆشی شوبهات، نەخۆشی شەهەوات. نەخۆشی شوبهات واتە گومانی لۆ دروست دەبیتن. ئەو نەخۆشیە زیاتر عیلاقەی بەلایەنی فکرکردنەوە و بەلایەنی عەقلیەوە هەیە. نەخۆشی شەهەوات ئارەزوەکان
ئەوانەی زیاتر عیلاقەی بە ئەندامەکانی لاشەی خارجی هەیە ئەوجە شەهوەتی فەرجە یاخود شەهوەتی تێرکردنی مەعیدەیە بە هەر شێوازێک بی ئەوانە نەخۆشی شوبهات یاخود شەهواتن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە ئیمامی ئەحمەد ڕوایەت کردی ئەبی بەرزە دەژێڕتەوە خۆی لە ڕازی بی و لە صحیحی تەرغیبی ئەلبانیشدا هاتیە دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن مما أخشى عليكم أو كليتان دترسيم شهوات الغي في بطونكم وفروجكم ليتان دترسيم درباري أو شهوات آرزواتاني كوا برو غي برو قمرايدتان بن أو زهم لفرج إنسان وهل وهم وكو كيان صلى الله عليه وسلم لبطني وهم لفرجي وهم لمعيدي هم لفرزكي خافنا لداميني ومضلات الهوى مضلات الهوى أو كوا علاقي بها هوا وآرزو هي وكوزانان دفرمون أوشان علاقي بشبهات هي جا وكوزانان كوا زيات الباز لو حديث لو فرمودي پیغمبر دكان صلى الله عليه وسلم دفرمون همو فتنيك لوي وسر هلددا يعني وتا رأي خود بپیش شريعتي خوا بيخي كأوشان بريتيا لشبهات يعني أصلي شبهات وقمان لوي ودروز دبي كوا إنسان رأي خوي ياخد عقل ورأي خوي بپیش شريعتي خوا بيخي عقلي خوي بكات حاكم لسر شرع خوا وبشي دوامي شان أوي كوا هوا وآرزوي مسيطر تربي يعني دا صلاتي زياتر بي لعقلكي أوشيان نخوشي شهواتكانتي علاجي شبهات وقمانكان بتدكري بيقين دكري واتا إيمانك بيرو باورك وشك وقماني تدانا ما بي علاجي شهواتيش علاجي آرز وكان بتدكري بالصبر قرتن لوي وكو خواهي قول سبحانه وتعالى سورة السجدة فرمي وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون اوان من كردن بأئمة جمع إمامة وقت اوان من كردن بسركردة إمامي كوا اقتداء بي بكري لبروي دو صفتيان تدابو صفتي صبر صفتي يقين لو كوزانان دفرمون بالصبر واليقين تنال الإمامة في الدين بالصبر آرام قرتن بتوين شهواتكان خود زبط بكي بيقين وبيرو باوري كوا شك وقماني تدان ما بي إمامت لدين بدز ديني واتدتواني ببيا كسي كوا هم لبو خود كسي چي تاك كار بي هم لبو خلچي ببيا مصلح رينشان در بي او ذا بنسبة شهواتكان بنسبة شهواتكان وكو خواهي يقول لآياتك لدى سورة آل عمران همو شهوات السرچية كان كوا إنسان بابلين خلچي زياتر لو ريقانوا لخشتا بابلين لخشتا دردسنو لو ريقانوا زياتر توشي فتني شهوات دين خواهي يقول لو آتدا باس كرد فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب كواتا دفرميد الرازان درايته ولا بو خلشي زين للناس حب الشهوات خوشويستي أو شهواتانا التي من النساء لا أفرت والبنين لا مندال من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة زيرو زي ولا سريك دانان أو ذا القناطير المقنطرة وتكمية زور بس لسريك دابني يعني نكر خدي زيرو زي وكا بلكو لسريك دانان وخركردنا وشي أوش خوشويستي اشتيدا سبحان الله رازان درايتو والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة أو أسبيك ونشان دارة وكو مراكب كاستاج بابلين أوش هدستا ضمني أو والخيل المسومة والأنعام وهروها أو مرماراتاني كوا أوش سرماية لبو خلشي والأنعام والحرث وهروها شيلقو كشتوكالو زراعتو إتر براستي شوازكاني ياخد خوشكاني جيان دنيا لو آتدا خواهي قولا وكو أواني كمصادري سرچين خواهي قولا إشارة بيدا أو زا أوي كوالير دا مبستا
خوای گەورە فەرمی زوینە للناس زوینە واتە ڕازاندرایتەوە لە بۆ خەڵکی خۆشەویستی ئەو شەهەواتانە ڕازاندرایتەوە شتێک دەڕازێنرێتەوە کەوا لە خودی خۆی جەذاب نەبی جاذبیەتی نەبی خەڵکی لە خۆی ڕابچێشی پێویستی بە ڕازاندنەوە هەیە ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمیتن ڕازاندرایتەوە واتە بەخۆی هیچ نییە بەڵام ڕازاندرایتەوە لەبەرەوەی وەکو لە ئاەتەکەی لە ئەخیریدا دەفەرمی ذلك متاع الحياة الدنيا خۆشیەکانی ژیانی دنیا کەوا کورتی و موقەتەن هەر ئەوهان لە حەقەت هیچ نین بەڵام ڕازاندرایتەوە تاوەکو ژیانی پێبەردەوام بی ئیتر ئەوانە بەخۆی خۆشویستنی ئافرەت و منداڵ و وەسایلەکانی دیکەی کەوا باسی کرد لەو ڕێگایەوە ژیان بەردەوام دەبی ئاخر ئەگەر با بڵێ ژن و مێرد لە لای یەکتر خۆشەویست نەبن کو دەتوانن ژیان لەگەڵ یەکتر بەسەر ببەن ئەگەر منداڵ خۆشەویستی منداڵ نەڕازێنرێتەوە ناو دڵ و دەروون کو ئەو داکوبا بدەتوان سەبر لەسەر ئەو هەموو ئێش و ئازاری ئەو منداڵە بگرن ئیلە ئاخری لە هەموو شتەکانی دیکەش کەواتە ڕازاندرایتەوە تاوەکو ئەوەلەن وەکو تاقیکردنەوە و پاشانیش لە بۆ سنەتی خوای گەورە ئەوایەکەوە ژیان بەو شێوە بەردەوام بی ئەوجا لێرەدا بەڕاستی خەڵکی لێک جیا دەبنەوە بەرامبەر بەو شەهەواتانە ئەوانەی کەوە لە ڕەوانگەی قورئان و سنە و بە نووری خوای گەورە تەماشای قەزیەکە دەکەن ئەو وەسائلانە هەمووی ئەو شتانێکەوە باس کرا لەو ئاەتە هەمووی هۆکارن لە بۆ بەردەوام بوونی ژیان یعنی ئەوانە مەبەست نین مەقسەد نین لە ژیانی ئینساندا یعنی ئەتو لە بۆی خەڵق نەکرای تەنها خەریکی ژن و منداڵ و تیجارەت و ئەو مەسائلانە بن نا ئەوانە وەسائلن هۆکارن لە بۆ بەردەوام بوونی ژیان ئیتر ئەوەی لەو ڕوانگەیەوە تەماشا بکە خوای گەورە تەوجیهی دەکا بۆی کەوە هەر شتێکیش لەوانە حەقی خۆی بداتێ لە قەدەر ئەوەی کەوا پێویستە ئیهتیمامی پێبدا و گرنگی پێبدا ئیتر بە وەسائلی تێدەگا بە هۆکاری تێدەگا کە بە هۆکاری تێگەیشت هەوڵ دەدا ئەو هۆکارانەش بکاتە وەسیلەیەک لە بۆی کەوا لە مەقسەدە سەرچیەکەی خۆی نزیکی بکاتەوە کە بریتێ لە ڕەزامەندی خوای گەورە و بەدەستهێنانی بەهەشتی پانوبەرین ئیتر لەو ڕێگایەوە کاتێکەوە تەعامل لەگەڵ ژن و منداڵ و تیجارەت دەکاتن فعلا بەو شێوەیە دەبیتە مسلمانێکی چاکەکار لەسەر ڕووی زەوی ئەو دنیایە ئاوەدان دەکاتەوە بەڵام کەسەکەی دیکە کە دوورە لە ڕوانگەی شەرعەوە ئەو شتانەکەوە گوتمان بەخۆی هۆکارن ئەو بە مەقسەدی تێدەگا ئەو بە مەبەستی تێدەگا یعنی ئیوا هەیە ژن لە ژیانیدا یاخود ئافرەت بالمقابل پیاو لە ژیانیدا دەبیتە هەموو دنیاوی یعنی دەژێت تەنها لە بۆ ئەو عەشقەی دەژێت تەنها بەس لە بۆ ئەوەی کەوا ممارەسەی جنس بکەن لە نێوان یەکتری هەموو خەممی ئەوەیە کەوا منداڵی ببی هەموو خەم و هەممی ئەوەیە کەوا تەنها تیجارەتەکی باشی هەبی ئەوە بە مەقسەدی تێدەگا کەوا بە مەقسەدیشی زانی لەو حاڵەتەی ئامادەیە بە هەموو هۆکارێکی شەرعی و ناشەرعی بەدەستی بینی بە هەر وەسیلەیەک بی لەبەرەوە مەقسەدیتی ئیتر لێردا بەڕاستیەوە تێدەکەوی لێیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا تاوەکو تەوازونەکەی لە پێش چاومان دروست بکە کاتێکەوە لە کۆتایی ئاەتەکەدا دەفەرمی ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب لە پاشەوی چ دەفەرمی قل ئەئونەبئوکم بخەیر من ذلكم شتێکی باشترتان نیشان بدەم لەوەی کەوا باس کران ئەوانەی کەوا مەتاع و ڕابواردنێکی کەمی ژیانی دنیان چییە قل أنبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار إتر أو مقابلكي أويا باشا كسك أجر بيتو خواهي يرداوي نكرة واضل وسائلان بنا خواهي يردفنات بوسيلي تيبقى بمقصدي تيمقى باشا بمقصدي تينقى يجتم بلان بالمقابل أدي مقصدي من سبي مقصدي تو رزامندي خوا بدسيناني أو جيان حقيقي أو جيان راستقيني بك ولا بهش بيد دبخشريه ئەوێن دەرێ ژیانێکی ڕاستەقینەیە ئیتر ئەوجا لە ئەوەی کەوا لێرەدا کە باسی دەکەن وەکو لە سەندی فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو شەهەواتانی کەوا لەو ئاەتەدا باس کرا عولەما هاتینە وەکو بڵێ بڕۆکەک تەفسیلی پێدەن هەر یەک لەوانە کەمێک لەوانە یان زۆرن هەر یەک لەوانە بڕۆکەکی ڕۆشنایی دێخنە سەری بزان داخوا هەر یەکە خۆی بناسی
موقفی چیە بەرامبەر بە فلانە شەهوەت و بەرامبەر بە فلانە شەهوەت و ئایا بە وەسیلەی تێگەیشتەوە یاخود بە مەقسەدی تێدەگات. جا لەوانە وەکو تەصنیفەک لە بۆ ئەو شتە عامێکەوە باسمان کرد، یەکەمیان دێن باز لە شەهوەت و حوب الدنیا دەکەن، شەهوەت و حوب الدنیا و جەمع المال، خۆشەویستی دنیا، ژیانی دنیا، خودی دنیا و هەروەها کۆکردنەوەی ماڵ و دارایی. لە سەرەتادا ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا لە صحیح مسلمدا هاتی ئەبی سعید خودری دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بێ، دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قال إن الدنيا حلوة خضرة، أو دنيا حلوة خضرة شيرينة وهروها خضرة كاسكا سوزة. تماشا أو دو وصفك في صلى الله عليه وسلم باس كرده هل يقلوانا مطلوبة شيريني لهرشتك بيسان حزيلية وهروها كاتش كوا بهار داده أو دنيا هموي يك پارچە کەسێک دەبی هەموو ئینسانێک پێی خۆشە، وانە هەموو ئینسانێک پێی خۆشە، لەبەرەوەی ئەسڵەن وەکو علمیەنیش طبعا خۆشترین و مریحترین ڕەنگ لە بۆ چاوی بەشەر ڕەنجی کەسکە، لێ لە بەهەشتیش خوای گەورە باز لە ڕەنجی کەسێک دەکات. ئیتر دەفەرمی ئەو دنیا هەم شیرینە هەم کەس چێشە، سبحان الله، هەردووچی یعنی هەردوو صفەتی خوازراوە. وإن الله مستخلفكم فيها، خوای گەورە سبحانه وتعالى ئێوەی لەو ژیانی دنیادا کردیتە خەلیفەی یەکتری، واتە جیل لە دوای جیل لە دوای یەکتر دێن و ئیتر هەر یەکە ئەو فترە زەمەنیەی کەوا خوای گەورە لە بۆی دانا دەژێ. لەبەر چییە؟ فەینظر کەیف تعملون، خوای گەورە تەماشا دەکە بزان داخۆنگۆ چی دەکەن. خۆ خوای گەورە دەزانی ئەمە چ دەکەین، پێش ئەوەی خەڵقیشی بکا دەزانی چ دەکا، بەڵام خوای گەورە لەسەر عیلمی خۆی حسابمان لەگەڵ ناکە، ئەوەش لە فەزلی خۆیتی، بەڵکو لەسەر کردەوەکانی خۆمان حسابمان لەگەڵ دەکە، ئەو کردەوانەی کەوا دەیکەین کەوا مطابقە 100% لەوەی کەوا لە عیلمی خوای گەورە هەبوو، بەڵام خوای گەورە لەسەر عیلمی خۆی حساب لەگەڵ ناکە، بەڵکو لەسەر تەسەڕف و هەڵسوکەوتی خۆمان حسابمان لەگەڵ دەکات. ئەو جا دەفەرمی فاتقوا الدنيا واتقوا النساء، فاتقوا الدنيا ئیتر خۆ بپارێزن، خۆ بپارێزن لە دنیا، ئاگادار بن تەقوایەکتان هەبی بەگشتی لە دنیا و بەتایبەتیش لە ئافرەت کە ئینشاءالله ئەو مەسەلەی ئافرەت بەجیا باسی دەکەین لە وانەی داهاتوو بەئیزنی خوای گەورە. ئەوە حەدیثێک. لە حەدیثێکی شەریکەکەوە لە صحیح بوخاریدا هاتیە پێ سەڵتم دەفەرمی فوالله للفقر أخشى عليكم قسما بالله، ئەمن لە فەقیری ناترسێم لە سەرنگۆ. جاوە کوێندێک لە زانان دەفەرمون کاتێکەوە بە سەحابەکان دەفەرمی ئەوە شێکە لە نیشانەکانی پێغەمبەرایەتی دەیزانی خوای گەورە پێڕاگەیان بوو کە لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم فتوحاتی زۆر دەکرێت، مسلمانان هەمووی دەوڵەمەند دەبن، بە فعلیش وا بوو. طبعا بەعامی ژانی مسلمانان هەتا دەست بە دینی خوا بگرن، صاحب عزت بن، صاحب دەوڵەت بن، دەوڵەمەندیش دەبن، لەبەرەوەی غەنائیم زۆر دەبی. ئیتر پێ سەڵم دەفەرمی ئەمن لە فەقیری لەنگۆ ناترسێم، و یاخود بەگشتیش لە فەقیری لەنگۆ ناترسێم، لەبەرەوەی سەبرگرتن لەسەر فەقیری ئاسانترە لەوەی کەوا سەبر لەسەر دەوڵەمەندی بگری. ئەو جا دەفەرمی ولكن أخشى عليكم أن تبسط عليكم الدنيا، بەڵام لەوەی دەترسێم کەوا دنیا باوەشی لێتان بکاتەوە كما بسطت على من كان قبلكم، هەروەکو لە بۆ ئەوانەی پێشینگۆ دنیا فراوان بوو باوەشی لێیان کردەوە، فتنافسوها، ئیتر منافسەی یەکتر بکەن. تنافسوها لە نەفاسەوە هاتێ، نەفاسە یعنی شتێک بە قیمەت بی، قیمەتی ئەو شتە پێ گوت نەفاسە، شتێکی نەفیسەوە تا قیمەتی زۆرە، ئیتر هەر یەک لەنگۆ منافسە بکا لەگەڵ ئەوی کە لەبەر ئەوەی ئەو دنیای پێش شتێکی زۆر بە قیمەت و بە نەفیس بی، وتهلیکەکم کەما ئەهلەکەکم، ئیتر بە نەتیجە لە نەتیجەی ئەو منافسەیە دەبیتە سیراعتان، دەبیتە مای ئەوەی کەوا یەکتر لەناو بن، فتهلیکەکم کەما ئەهلەکەهم. ئیتر بەڕاستی تەماشا دەکەی ئەوانەی کەوا عاشقی دنیان، تەماشا دەکەی ئەو دنیا بوویتە ئەو پەڕی مەبەستیان، وەکو گوتما ئەو دنیا کە وەکو وەسیلەکە لە بۆی کەوا ئەتوو ژیانێکی نەبراوەی پێ بەدەستبینی، ئەو دەبیتە مەبەستی، وای لێ دێ ئەگەر داوا بکە تەنها لە بۆ دنیا داوا دەکات، ئەگەر ڕازی بی تەنها بە دنیا ڕازی دەبی، ئەگەر تووڕەش ببی تەنها لە بۆ دنیا تووڕە دەبی، هەر لەسەر ئەساسی مەساڵحی دنیاشە و دۆستایەتی کەسانێک دەکا، هەر لەبەر خاتری دنیاش دوژمنایەتی کەسانێک دەکات. لە حەدیثی
لشرح أو حديثك لفتح باري ابن حجر رحمة الله بكاتك وشرح أو حديثك كتازة خيندمانه دفرميتن عمري كوري خطاب خويل رازي بلا زمان خلافتي أو طبعا دولة إسلامي زور فراوان بو إتر ليق لو زارانا دفرمي غنيمة زوريان لو هناك غنيمة كسرابو دفرمي كاتك غنيمة كان روكل لبيرساوي ومسلماني شي زورج لو موجود بون زيرو زي وشي يقزار زوري تيدابوا دفرمي إمام عمر دستي بقريان كالخويل رازي بي يا أمير المؤمنين لبرسي دقريه أو روجي خوشية سكوتني إيمان داران أو هم غنيمة وهكذا تبردسي مسلمانا فرموي ما فتح من هذا على قوم إلا سفكوا دماءهم واستحلوا حرمتهم أو دنيا لهر كسيك ببيتوا لهر قوم يك ببيتوا إلا دبيت ماي أو كواخين يقتل بالرجل لسر أو دنيا إلا دبيت ماي أو كوا أو حرمتيك لنيوان يعني أوان بيشتينن خابنا مامدا لا حديث يشير كوا ده صحيح مسلم ده هتبي أصلا ده فرميتن كوا عبد الله كوري عمرو كوري عاص ده جرتو خويل رازيبي ده فرمي إذا فتحت عليكم فارس والروم أجر بيتو خوي جولا نصرتي دان بوي كوا ولاتي فارس ولاتي روم تفتح كر آزاد تنكر كوتا برد صلاة نجو أي قوم أنتم دبي نجو كوبن أو كاتا دبي نجو كوبن تفرمي عبد الرحمن كرعب فرمي نقول كما أمرنا الله أو اشتدلين كخوا فرماني بيكن وأتى الشكران بجيري خوايدكين سبحانه وتعالى قال رسول الله صلى الله عليه وسلم أو غير ذلك يعني غيري أو ذكن صدقا يا رسول الله تتنافسون زاني أو اشتان باز تتنافسون ثم تتحاسدون ثم تتدابرون ثم تتباغضون سبحان الله تاشر لدوايك باز دكامي مراحل لدوايك تتنافسون منافسة مجرد منافسة هل يكو هول ذات زورترين شد بدز بينيتن لبروي وقت وتمان منافسة لنفاسة وهاتي واتا بي زور بقيمته هول ذات زورترين شد بدز بينيتن وبيشي ناخوش غيري ودستي لجير بلوشتك أو بتما أو منافسة لو يمزانا دفر منافسة يكم درجة حسادته يكم بليلة بلكاني حسادت لباشا يقول فرمي ثم تتحاسدون منافسة كتطور ده كذا تحسادت أو زارة منافسة ويتنها بي خوش بخوي بدز بيني بلام كجيش درجة حسادت أو زارة بي خوش أو كوالا غيري دستي خويتي بي خوش أخوي يقول لي ورقريتوا لبتا حسادت أو زارة بي صلى فرمي ثم تتدابرون واتە لي يكتري دەکەن ئەو جارە لەسەر ئەساسی ئەو دنیاە بەڵام پشت تێکردنیش هێشتا باشە ئەهوەنە لەوانەیە دژمنایەتی تێدا نەبی بەڵام لە پاشەوەی دەفەرمی ثم تتباغضون بمراحل سبحان الله کەواتە ئینسان پێویستە ئاگادار بێ کەواتە لە پاش پشتێکردن ئەگەر هەر عیلاج نەکەی دەبیتە بغض دەبتە عەداوەت ئیتر قوربەسەری ئەو کەسەی بغضی مسلمانان ناو دڵ و دەروونی دروست بی لەسەر چش لەسەر دنیا لوی براستي في أصلاً بمرحلة باسكرة ثم واتلفاش يكتري لوي إنسان واتساك هل يكم مرحلة بيجري توا هل كساني توشي منافسة ولا سر دنيا يكسر بيجري توا لا حديث أشكى في أصلاً دفرمي بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم دفرمي مبادرة بكن هر يقلنقو جياني خوي بفرصة بيتا بيشتاوي هول بدا لدستي ندا هیچ لحظەیەک لە ژیانی خۆی بەبەلاش لەدەست نەدا لەبەر ئەوەی لەوانەیە بگاتە وەزعێک ئەو جارە هیچ خێرێکی پێ نەکرێ ئیشێکی چاک پێ نەکرێ ئەو جا دەفەرمی بادروا بالأعمال مبادرە بکەن لە کردەوەی چاک هەوڵ بدەن زوو کردەوەی چاک بکەن لەبەر چی فتنا كقطع الليل المظلم لەبەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خوای گەورە وەصفی دەکاتن وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى لأن خوای گەورە بۆ وحی ئەو حەقایقانی پێ ڕادەگەیاندرا دەیزانی کەوا چ چاوەڕوانی ئەو ئومەتە دەکات دەفەرمی لەبەر ئەوەی ئەوەندە فتنە چاوەڕوانتان دەکات کە قطع الليل المظلم کوو شەوێکی زۆر تاریکایی لەسەر تاریکایی یەکتردا دەپۆشن ئەو های لێ دێ سبحان الله ئەو جا دەفەرمی يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا سبحان الله ئیوا هەیە بەیانی دەکاتەوە ئیماندارە هێوارێ بەسەر داهاتێ کافر بووە والعیاذ بالله بە پێچەوانەوەش
أو يمسي مؤمنا ويصبح كافرا هێوارە ئیماندار بوو سبەینەی دەکاتەوە پێ کافر بووە مەسەلەکە چییە يبيع دينه بعرض من الدنيا دينەکەی خۆی دەفرۆشی بە شتێکی کەم بعرض شتەکە عارضە دنیا هەمووی عارضە وانێ شتێکە دێ و دەڕوا لە دنیا لەبە خاتری شتێکی مؤقت دینەکەی خۆی دەفرۆشی و هەمووی لەسەر دادنێ والعیاذ بالله لێ دەفەرمی عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بی کاتێک کە ئەو ڕۆژەی کە خەلافەتی تەسلیم کرا بووە ئەمیر المؤمنین دەفەرمی گریا دەیزانی چ مەسئولیەتێکی گەورەیە لەسەر شانی ئەوجا دەفەرمی لێک لەوانەی کەوا لە مەجلسەکەی دانیشت بوون بەخۆی ڕووی لێ کرد و پرسیاری لێ کرد فەرمووی دیارە کەسێکی عالم بووە فەرمووی ئەتەخشا عەلەی دەترسەی لە من کەوا تووشی فتنە بێم بەو خەلافەتەی دەفەرمی ئەویش گوتی یەک پرسیارت لێ دەکەمەش ئەوەیە كيف حبك للدرهم خۆشەویستیت کۆ لە بۆ درهم لە بۆ ماڵی دنیا دەفەرمێش فەرمووی لا ئوحبه خۆشم ناوێت درهم هیچ خۆش ناوێت ئەوجا فەرمووی لا تخف فإن الله سيعينك مادام درهمت خۆش ناوێ مەترسێ خوای گەورە یارمەتی دەدا هاتە بەڕاستی و زۆر مهمە لە ئاسار و شوێنەوارەکانی خۆشویستنی دنیا بەو شێوەی کەوا کەسێک عەشقی ببی یەک لە ئاسارەکانی ئەوەیە عدم جدوى نصيحة عشاقها وای لێدێ ئەو کەسە هیچ ئامۆژگاریەک تەئسیری لێ ناکا سبحان الله وەکو مالیک کوڕی دینار دەفەرمی إن القلب إذا علقه حب الدنيا لم تنجح فيه الموعظة ئەو دڵی کەوا متعلق بی بە خۆشەویستی دنیا هیچ مەوعیظە و ئامۆژگاریەک تەئسیری لێ ناکا سبحان الله وكأنما سەرخۆشی کردیە ولا كتاب زهد إمام أحمد كر حنبل هاتي عيني قول شي مالكي نقل كرده فرمي بقدر ما تحزن للدنيا كذلك يخرج هم الآخرة من قلبك سبحان الله موازنة لقدر أوي كوالبو الدنيا خفت دخوي طبعا بيشوي قولك يباسقين يعني لقدر أوي كدنيا للاد مهمة لو يخمل دخوي ها لو يبيم بمشكلة كان الدنيا مشوش دبي بيد مهمة ئیتر لە قەدەرەوەی دەڵێ خەم لە بۆ دنیا دەخۆی خۆشەویستی ئاخرەت لە دڵت دەردەچی وبقدر ما تحزن للآخرة ولقدر ئەوەی کەوا خەم لە بۆ ئاخرەت دەخۆی يخرج هم الدنيا من قلبك عینی بە هەمان شێوە لە قەدەرەوەی خەم لە بۆ ئاخرەت دەخۆی خەمی دنیا لە دڵت دەردەچی یەک لە علاماتەکانی خۆشویستنی دنیا بيع الآخرة بالاغتراف من المال دون مبالاة بمصدره أو كسواي لدي آخرتي خوي دفروشي بالاغتراف من المال بالاغتراف هذا بس لبو كوادس تجير بلا مال غرفة تشيلي غرفة بمصطلح عربي واتا تسنجة تشيلي ببا لبو تسنجة لدنيا آماده ديني خوي بفروشي وآخرتي خوي بفروشي ببي أوي فكر بكاتەوە لەوەی کەوا ئەو سەرچاوەی کە ئەو دەستی لێ گیر بوو ئایا حەلالە یان حەرامە وەکو لە صحیح بوخاریدا هاتێ ئەبی هورەیرە دەجێڕێتەوە خوای ڕازی پێیان سەڵ سەلەم دەفەرمیتن لا يأتين على الناس تماشاك يعني وهموي براستي علامات نبوته پیغمبر صلى الله عليه وسلم كوا خوای گەور لە بۆ کەشف کردیە دەفەرمی ساڵانێک بەسەر خەڵکی دادێ وەختێک بەسەر خەڵکی دادێ لا يأتين على الناس زمان لا يبالي المرء بما أخذ المال أمن حلال أم من حرام يعني والدي أو كسا هيت بي جرينج نية مهم مالي بيت دستي أو زل حلال لا حرام مشكلة نية مهم بيت دست لبرا أو ما بستيتي لا حديث أشكك إمام طبراني رواية كردي البانيش تصحيح إذا كذا فرمي في صلى الله عليه وسلم فرمي إن هذا الدينار والدرهم أهلكا من كان قبلكم ولا أراهما إلا مهلكاكم سبحان الله أو دينار ودرهم وأنا بيشين قوي لناو برد هر دجبينم أنقوش لناو دبا سبحان الله طبعا بالمناسبة وكمعلومة دلي دينار ودرهم تماشايدة كي هر كلمة النار آخر دينار نطقت به والهم آخر هذا الدرهم الجاري ونيا دينار آخر كي نار آخر سبحان الله درهم آخر كي هم يعني خم خفته يترخوا فنام يا ربي لعلامات كاني خوش ويستني دنيا الحسد كابرا حسودي لبيداد بلا بروي
هیوا و ئاواتی هەندە زۆرە طبعا هیوا و ئاواتەکانیش هەمووی ناتەدی وەکو خوای گەورە دەفەرمێ ئەم للئینسانی ما تەمەنا شتیوان نییە هەر ئینسانێک ئەوەی تەمەنا بکات بۆی جێبەجێبی وان نییە ئیتر هەر شتێکەوە نایەتە دەستەوی دێتە دەستی غەیریوی خەفەتی لێ دەخوا حەسادەت بە هەموو قووەت و ئیمکانیەتی داخلی خۆی هەوڵ دەدا بە هەر شێوەیەک بیتن پێی خۆشەکەوە ئەو نعمەتێکەوە لە بەردەستی وینیە لە بەردەستی غەیری ویش دەربچی ئیتر کاتێکەوە قسەی لەگەڵ دەکەی دائیمەن خۆی پێ بەدبەختە چارە ڕەشە والحاصل تەماشا دەکەی یعنی ئەو شعرانەی کەوە دەنووسرێتەوە کەسێک کە دەینووسیتەوە دوورە لە قیەمی ئیمانی دائیمەن خەم و خەفەت و دائیمەن وەچی بڵێ ڕەشبینی خۆی پێنی و چەوان سێزدەیە بە مستەڵەحیوان لەبەرەوەی سێزدە بە خۆی عەدەدێکی ناموبارەک نێ بەعەکسەوە بەڵام والحاصل کە بەخۆی وەسفی خۆی دەکات دائیمەن خۆی پێ ڕەشبینە خۆی پێ بەدبەختە چارە ڕەشە هیچی بەدەست نەکەوتێ لەو دنیا لەبەرەوەی دائیمەن تەماشای سەروی خۆی دەکات ئیتر ئەوە علامەتی خۆشویستنی دنیا ئەوەیە کەوە ئەو کەسە بەو شێوەیە وەکو ئیبن مبارەکیش زۆر جوان وەسفی ئەو حاڵەتە دەکات دەڵێ ئەرا ئوناسا بئەدنە الدین قەد قەنەعوا سبحان الله تەماشا دەکەم خەڵکی بە کەمترین بەش لە دین مقنعن كمترين بشيان للدين بس في مقنعا ولا أراهم رضوا في العيش بالدوني بلام لبوش جياني دنيا آمادنين بويكوا لدوني خلشيبا يعني لأخوار خلشيبا أو ذا وكو نصحتك ذكا فاستغني بالدين عن دنيا الملوك فاستغني بالدين عن دنيا الملوك أتبو دينيك هيتد استغنابك دولة من تربى لويكوا تساود لا دنياي ملك باتشاه كان بي كما استغنى الملوك بدنياهم عن الدين هل وكو باتشاه كان بو دنياي كهيت يعني استغناء لدين كرديا فيستيان بدين نما سبحان الله وكو بيغمبر صلى الله عليه وسلم لحديث سجدة حسودي دا فرمي ولا يجتمع في قلب عبد الإيمان والحسد لضلي هيز كسيك أو دوشتبك وكونابنو الإيمان والحسد أجر إيمان هبي نبي حسودي هبي بوشي وي وقت صلى الله عليه وسلم وصفي ذكر لا علامتك لنشانكان ديكي خوشويستني دنيا كثرة الحديث عنها زور باسي ذكر هر كوي لمجلس وداد شي باسي دنيا او هر يق لخوشكان دنيا بالحاصل او كأو زور بي مهمه لبروي براستي من احب شيء اكثر من ذكره هر كسيك شتي خوش بي بس باسي بكري ایمانداری ڕاستەقینە خوای گەورەی خۆش دەوێت بەوی 24 سەعات هەموو کاتێکی باسی خوای گەورە بکە و باسی خوای گەورە ببیستی سبحانه وتعالى ئەوە نیشانەی خۆشویستی خوایە ئەویش کە دنیای خۆش دەوی بە هەموو ئیمکانەتی خۆی لە هەر مەجلیسێک بی یان بەخۆی باسی دنیا دەکا یان دەبی گوێی لە شتێک بی باسی دنیابی لەبەرەوەی ئەو تەنها ئەوی خۆش دەوێت لە نیشانەی دیکە لە نیشانەکانی المغالاة في الاهتمام بترفيه النفس زور تجاوز دكا لو كوا اهتماماته شي زور بخوي ددا او زل لزلك برجي لخواردني لسياركي لمالكي ده هموشتك لبر اوي زوري بيمي هيما او شتاني كوا دائما لقمه بي لريزي كسانك بي كوا لنا مجتمع حسابش يعني لو ذكر بتصوري بي طبعا يتر ديار وكوزانا دفرمون خەڵکانێک هەنە لۆ خۆیان دەژیان خەڵکانێکیش هەنە لۆ خەڵکی دەژیان خەڵکانێک هەنە لۆ خوای دەژیان ئەوەی لۆ خوا دەژی ئەو شتانەی پێمی هیم نییە هەر بەس پێک بێ کو دەڵێ لە شوێن دەرێ پسا گرەیت داتەوە لەوانێت جاوە هەیە گرێشی ناداتەوە بەجی دێبی ها بڕوا مشکلە نییە بەس خوای لێ ڕازی بی بەڵام کەسانێک لۆ خۆی دەژیێ لۆ خۆی دەژێ زۆر خەتەرە یعنی زۆری پێمی هیمە بەشی لە دنیا ئەو هەندەبی و لەو فڵانە خواردن یعنی ئەگەر بزانی خواردنێک هەیە ئەو نەیخواردە خەڵکیت کە خواردیتی لەوانەیە پێی یاریبی سەفەرێکی لۆ بکە فڵانە جلک مۆدیلی نوێ پەیدا بووە فڵانە کەوەنتەری مهم پەیدا بووە لە مەطبەخی فڵانە ماڵ هەیە ئەمن نەمبی عیب و شوورەیە ئیتر بەڕاستی ئەو کەسانە ئەوە نیشانە خۆشویستی دنیایە نیشانەی خۆشویستنی دنیایە لەوەش خراپتر وەکو گوتمان کەسی سێمە بەڕاستی ئەویش ئەو کەسەیە کە نەک هەر لە بۆ خۆی دەژێ لە بۆ خەڵکی دەژیە سوبحان الله لە بۆ خەڵکی بس لبوي خلق بلان فلانة سياري جواني هي بس لبوي خلق بلان فلانة زلشي جواني لبرا بس لبوي فلانة خلق بلان فلانة خاني جواني ايتر خوابنا مامدا لا حديثك دكوا بيان صلى الله عليه وسلم كاتكوا اموجاري معادي كوري جبل دكا خوالي رازي بي لريقاي اويش اموجاري همو امت دكا كاتكوا دينيري لبو يمن
حدسەکەش لە ئەبوو نعیم ڕوایەتی کردێ و لە سلسلەی صحیح ئەلبانیشدا هاتیە دەفەرمی ئیاکە والتەنعیم یا معاذ ئیاکە والتەنعیم ئاگادار بە لەو کەسانە نەبی کەوا زۆر لە ناو ناز و نیعمەت بژیەی لەبەرچی یا رسول الله فإن عباد الله ليسوا بمتنعمين ليسوا بالمتنعمين لەبەر بەندەکانی خوا کە بە فعلی بەندەی خوان لەو کەسانە نین کەوا زۆر لە ناو ناز و نیعمەتدا بژیێن لا حديث كوا ابن ماجه رواية كرديا الباني تصحيح دكا بيان دفرمي ويل للمكثرين وويلا لبو او كساني كوا زور مال كود كنوا وويلا لبو اوان لبو حسابي زور لسلا لبو اي وكو لحديث كبيان دفرميتن فقير كان مسلمانان بيشي دولة من دكان مسلمانان بين 100 سال بيشي وان دسنا باشته وان حسابي عند لسلا ويل للمكثرين وويلا لبو كساني كوا زور كود كنوا ئەو جا پێغەمبەر دەفەرمیتن ئیلا ئەوانەی کەوا زۆر کۆ دەکەنەوە ئیلا کەسانێک لە بۆوان واوەیلان نییە بەڵکو ئەوان نەجاتیان بۆ لەو وەیلەیە ئەویش چییە من قال بالمال هكذا وهكذا 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 سبحان الله پێغەمبەر ئیلا مەگەر ئەو کەسێک کەوا زۆری هەیە ئەو جا هات بالضبط ڕاوی حەدیث دەفەرمی پێغەمبەر ئەوها ئیشارەتی پێ کرد فەرمووی بەدەستە ڕاستی پەرتی کرد بەدەستە چەپی پەرتی کرد لەلای پێشە خۆی پەرتی کرد لەلای پشتەوەی پەرتی کرد واتە ئەو ماڵەی نەهێشتەوە لای خۆی وەکو لە حەدیثێش کە پێغەمبەر دەفەرمی والله ئەگەر بێت و چیای ئوحد هەمووی زێر بی ئیمن بی والله لێ ناگەڕێم سێ شەو بەسەردا بڕوە هەمووی پەرد دەکەم هەمووی دەبەخشمەوە ئیلا ئەو هەندەی دێڵمەوەکەوە قەدم لەسەر بیدەمەوە ئەو جا وەکو شاعیر لە قسەشی زۆر جواندا دەڵێ فلو كانت الدنيا جزاء لمحسن ئەگەر بێت و دنیا پاداشتی ئەوەی بیکەوە هەر کەسێک چاکەکار بی ئیلا دەبی دنیای پێ ببەخشرێ ئیذەن لەم یەکن فیها مەعاش لظالمی ئەگەر وا بە کەواتە هیچ کەسێکی ظالم نەدەبووە مەعاشێکی هەبی بیخوا واش نییە وە نییە وا نییە تەماشاکە قارون ئەو هەم مڵکەی پێبەخشرە ئەو جا پێغەمبەران چیان پێبەخشرا عەلەیهیمۇ الصلاة والسلام ئەو جا وەکو دەڵێ لقد جاء فيها الأنبياء كرامة ئەو جا پێغەمبەران تێیدا وەکو ڕێزێک خوای گەورە کە لێیانی دەنا پێغەمبەران لە زۆربەی پێغەمبەران تەماشا بکە برسی بوون تێدا وقد شبعت فيها بطون البهائم پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام برسی بووینە زۆربەیان لە کاتێکدا زەجی زۆربەی حەیوانات تێر بووە سبحان الله لا أجا تماشاك يعني پیغمبران بتايبتي خير الخلق رسول الله صلى الله عليه وسلم سيد ولد آدم هل يقدو حديث بسريعي أجر باسح بشك لحالي پیغمبر صلى الله عليه وسلم كوا تيبقين كالدنيا معناه ريز لنا نيك أخوة يقول لي داتا كسيك لصحيح بخاري دهاتي كوا أبي هريرة جرته دفنمي ما شبع آل محمد صلى الله عليه وسلم من طعام 3 أيام حتى قبض سبحان الله آل محمد صلى الله عليه وسلم بنماڵەی پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆشەویستی خوا سبحانه وتعالى دەفەرمی بنەماڵەکەشی 3 ڕۆژ لەسەر یەکتری لە نانێک تێریان نەخوارد هەتا پێ وفاتی کرد لە حەدیثێش کە عند صحيح بخاري عائشة دەجێڕتەوە خوای لێ ڕاز دەفەرمی ما شبع آل محمد صلى الله عليه وسلم منذ قدم المدينة لو روجي كهاتين مديني ما شبع تير نبوين من طعام البر من طعام البر وات لخواردني بر وات لخواردني جنم تيريان نخوار 3 ليال تباعا حتى قبض سيشا ولا سريكتري قد تيريان نخوار لنا سبحان الله حتى بيان صلى الله عليه وسلم وفاتكر لحديث يشكى كوال صحيح مسلم داهاتي عائشة دجرته ما شبع آل محمد صلى الله عليه وسلم من خبز شعير نكل لناني جنم لناني زوش ما شبع آل محمد صلى الله عليه وسلم من خبز شعير يومين متتابعين حتى قبض صلى الله عليه وسلم لنانا زوش سيشا لسر يكتري ياخذ 2 روش لسر يكتري لدواي يكتري تيريان نخوار حتى بيان صلى الله عليه وسلم بفاتي شكل إخو خواهي قورة سبحانه وتعالى ديتواني همو دنياي بداتوي وانيا همو دنياي بداتوي بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی نەویستێ و خوای گەورەش ئەوەی کە لە بۆ ویدانە زۆر لەوەی زیاترە ئیتر دیارە کاتێکەوە بۆ شێوەش باز لە دنیا دەکەین معنای ئەوە نییە واز لە دنیا بینین نا ئەوەی کە ئەمە لێردا باسی دەکەن خۆشویستنی دنیایە
ئەو خۆشەویستیە بەڕاستی وەکو گوتمان لەقەدەر ئەو خۆشەویستی دنیا لە دڵت هەبی هەموو خەممی ئاخرەت لە دڵت دەردەچی بەڵام ئەسڵەن ئەو دنیاە زیاتر کە خوای گەورە خەڵقی کردی ئەسڵەن لە بۆ ئیمانداران خەڵقی کردیە هەروکە لەو ئاتەی سوورەتی العراف کە ئینشاء الله تعالی لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتە ئەو بابەتە ڕۆنی دەکەینەوە بە ئیزنی خوای گەورە کە نەزەرەی موسڵمانان بەرامبەر بە دنیا معنایەوە نییە واز لە دنیا بینی بەڵکو ئەگەر بە دوو کەلیمە بمانێ و تعبیری لێ بکەین تاوەکو لە هەفتەیدا بێ زیاتر ڕوونی بکەینەوە ئەوەیە ئەو دنیایە پێویستە لە ناو دەستت بی نەوەک لە ناو دڵت بی ئەو دنیایە مڵکی تو بی نەوەک ئەتوو مڵکی ئەو بی بە ئیزنی خوای گەورە ئینشاء الله و زیاتر لە وانەی داهاتوو ڕۆنی دەکەینەوە تاوەکو ئەو دنیا بکەینە وەسیلەیەک لەبۆی کەوە ئاخرەتی نەبڕاوی پێ بکڕین بە ئیزنی خوای گەورە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب